کاری ڕۆتینی و گەندەڵی ئەگەرچی لە زۆربەی وڵاتانی دنیا وەک دیاردەیەکی لێ هاتووە و بە پێی پێشکەوتووی و دواکەوتووی وڵاتەکە و سەروەری یاساتیایدا کاری ڕۆتینیش لە دام و دەستگا و فەرمانبەرانی حکوومەتەوە ئەنجام دەدرێت. لە هەرێمی کوردستانیش ئەو دیاردەیە بە شێوەی بەرچاو ڕووی لە زیادبوون کردووە. بەو هۆیەشەوە دەستەی دەستپاکی هەرێم خولێکی هۆشیاری لەژێر ناونیشانی من دژی گەندەڵیم بۆ فەرمانبەرانی ژمارەیەک لە دام و دەستگای حکومی کردوتەوە تاوەکو لە سزا و زیانەکانی کاری ڕۆتینی شارەزا ببن. پرۆژەی من دژی بەرتیلم پرۆژەیە کە لە دەستەی دەستپاکی لەلایەن دەستی دەستپاکیەوە جێبەجێ دەکرێت ناو هەم دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی و دامەزراوانێک کە زیاتر تعاملیان لەگەڵ خەڵکە ڕۆژانە بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و مامۆستایانی زانکۆ ئەو هەڵمەتە بەردەوام دەبێت. ئامانجی سەرەکی ئێمە لەو پرۆژەیە ئەوەیە کە زیاتر هۆشیارکردنەوەی فەرمانبەرانی ئاسایی دانی بە دەرەجەیەک هەموو فەرمانبەرێکە بەڵام فەرمانبەری ئاسایی لەوەی کە ڕۆژانە ئەو مامەڵانەی کە دێتە بەردەستی ئەو واژۆیانەی کە دەیکا شارەزا بێ بزانێ واتە هۆشیار بێ بەوەی کە ئەو واژۆیە کە کردی چ ئەرکێکی دەکەوێتە سەرشان چون زۆر جاروەیە فەرمانبەرێک نازانی بە عیلاقەیەکی شخصی واژۆیەک دەکا بەڵام لەوانەیە لە پاڵە واژۆیە مەبلەغێک لە پارە وەرگیرابێ لەو حاڵەتەشدا ئەوە لە بەرامبەر یاسا لێپێچینەوە لێ دەکرێت و سزاکەشی هەمان سزای و کەسەیە کە بەرتیلی وەرگرتی ئەگەرچی لە ڕووی دارایی و ئەو هیچ ئیسفادەیەکی وەرنەگرتیە. فەرمانبەرانی حکوومەتیش کە ئەرکیان جێبەجێکردن و ڕاپەڕاندنی کاروباری هاوڵاتیانە زۆر جار بەهۆی فشاری دەسەڵات یاخود لە پێناو وەرگرتنی بڕێک پارە ڕوبەڕووی ئەنجامدانی کاری ڕۆتینی دەبنەوە. بەشداربووانی ئەم کۆنفرانسە کە فەرمانبەرانی حکوومەتن پێیان وایە کاری ڕۆتینی بوونی هەیە و پێویستە خولی هۆشیارکردنەوە لەو بوارەدا پەرەی پێ بدرێت. لە هەر وڵاتێک ینی لە هەر هەرێمێک لە هەر شوێنێک لە هەر دایرەیەک لە هەر دەستگایەک لە ماڵەوە یعنی بە شێوەیەکی گشتی هەڵمەتێک هەبێتن ینی بەردەوام سیمینار هەبی کۆبوونەوە هەبی کۆڕ هەبی تاوەکو بتوانی ینی ئەوەی ئاگادار نییە لە کاری ڕۆتینەوەی ئاگادار نییە لە کارێکی هەڵا ئاگادار بکرێتەوە. بەنمونە ئێستا دەستەی دەستپاچی هەوڵەداتن لە تەواوی فەرمانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوە بە فەرمانبەر برێکە بەرتیل وەرگرتن کارێکی زۆر هەڵەیە ینی گەورەترین کار ینی کە وەرگرتنی بەرتیلە لە هەموو وڵاتێک ینی هەیە وەکو دیاردا بە بەردەوام ئەو کاراکرێتن هەیە ینی تاکتاکە ئەو کاراکە ئەنجامە درێتن بەڵێ بەرتیل وەرگرتن هەیە. ڕقابە بنچینەی چوارەمە عنسوری چوارەمە تەختێتمانەیە و تەنظیممان هەیە دوای تەوزیهمان هەیە ئەو ڕقابەمان هەیە مەسەی ترمان لە پێشی ئەو هەیە ئەگەر ئەوان نەیکەین ئەوەی تر بشیکەین لێ پێچینەوەش بکەین و ڕقابەشی بکەین ئێمە ڕۆتینەکە کەم ناکەین و بەڵام ئەگەر سەیەکەی تر کە باسمان کرد یاساکانماندانا بە جوانی پەیکەری ڕێخستنمان بۆیاندانا بە جوانی مۆزەفەکانمان هەر کەسی شیاو منە شوێنی شیاودانا بە جوانی تێمانگەیاندن کەەوە کار و چالاکیەکان دەبێت بەو شێوازە بیکەن ئەگەر ئەو شتانەمان کرد دوای ئەو کە ڕقابەیان دەکەین ڕۆتین کەم دەبێت پێگومان. بە پێی مادەی 311 لە یاسای سزادانی عێراقی تاوانی بەرتیل کۆمەڵێک سزا دەیانگرێتەوە لەوانە پێبژاردن یاخود زیندانیکردن دەیانگرێتەوە بۆ ماوەی 10 ساڵ. هەروەها دەست بە سەرداگرتنی پارە و ئەو شتانەش دەیانگرێتەوە کە هۆکاری بەرتیلەکە بووە. لەلایەکی تریشەوە تاوانبار لە تەواوی ماف و ئیمتیازاتی فەرمانبەرێتی بێبەش دەکرێت. هەر بۆیە ئەوانەی بەر ئەو سزایە دەکەون بریتین لەوانەی بەرتیل دەدەن و بەرتیل وەردەگرن یاخود نێوەندکارن لەو کارەدا. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.